سوێندەی بۆ منت خوارد لە سەر قەولی پێرارم بۆ سوێندەی بۆ منت خوارد. سڵاوتان لێبێ بینێرانی خۆشەویستی کەناڵی دیمەن ئازیزانی بەرنامەی ئاوایی خۆشحاڵم لە عەڵقەیەشکە هاتمەوە خزمەتتان. خۆشەویستان لە عەڵقەی ئەمجارە ڕوومان کردوتە گوندی قاسمیە ناو خزمانی خەیلانیان. ئەوجا لە دەستپێشی بەرنامەکە دەمێ ئاماژە بۆش بکەم لەوانەیە ئەو پردەی کە دەبین شتەشی کودرێ سادە و بەسیتە، بەڵام خەڵکی گوندی ئاماژەیان بەوەی کرد بەر لە بەرنامەکە گوتن شوان و گاوانی ئەو گوندەی نیان دەتانی بێنەوە لە بەرەوەی وەرزی بەهاری ئەمساڵ بارانێکی زۆر باری ئاو زۆر لەسەر ئەو پردەی، بەڵام کاتێک کە بابرێن گاڕان و شوانی ئەو گوندەی ئیسفادەیان لێ دەکرد و بێرە داداتنەوە. حەڵقەی ئەمجارە لە گوندی قاسمێنە، هەروەکو حەڵقەکانی ڕابردووش پرسیارمان دەوێت بێگومان لە ڕێگەی کۆمنتەکانتان وەڵام دەنەوە. بێگومان خاوەنی وەڵامی ڕاست دەبێتە خاوەنی خەڵاتی بەرنامەی ئەمجارە. لێرە یەشێک لەو شوێنانەیە کە ئەمە عەزمان کرد بەسەری کەینەوە، لێرە پیاوێکی بەڕێز کاک فەرمان بنکەیەکی کەلەپوری کردەوە کە تایدا لێرە توانیتی کودرێت دەیان پارچە ئەشای کەلەپوری کۆ بکاتەوە. ئەو ئەشیانەیە کە لە ساڵانی زوو بەکار هاتێ باو باپیری ئێمە بەکارنیە وەکو دەستاڕ و جۆنی و ئامور و هەموو ئەو کەلوپەلانەیە کە قەدیم ئیشی کاری ڕۆژانەی پێڕایی کرایە ئەلێرە کۆی کردەوە و لێرە هەم وەکو بنکەیەکە لە بۆ کۆکردنەوەی کەلوپەلی کەلەپوری و شوێنێکیشە دەتوانم برێم گەنجەکان تایدا دادەنیشن و لێرە کاتیش خۆش بەسەر دەبن. کاک فەرمان ئەگەر بێ سڵاو لێبێ کوی وەزتکەوە کەناڵی دیمەن زۆر زۆر بەخێبێن. ئەمڕۆ پێ خۆشحاڵین سەردانی بنکەی کەلەپوری خەیلانی و کردیا. ئێمە ئەو شتانە بەڕاستی کۆکردنەوەیەکی زۆر زۆریەوەی هەتا جێگای لۆکێ و کۆەکەی و شتەکان زۆریەوەی. لەو کاتانەش خەرک زۆرت پێ خۆشە بێم لە خاستە مناسەباتەکان لە کاتی بواران یانی کاتەکانی خەرک سەردانی من قەیەکە ئێجاوەکو گەشتیاروانە بەس جێکەش زۆر گەورە نییە بەداخۆ جێ ئەوێ گەورە بکەی لەبەرەوەی جێکەی زۆری ئەی هەوێ هەتاکو جێ لۆکەوە مشتانە زۆریەوەی. کاک فەرمان ئەمە دووبارە دەستخۆشی لێ دەکەین کەم کەس هەیە بابرن لە تەمەەن جەنابەت گەنج بیتن و ئارەزووی کۆکردن ئەشیانێ بچکە ئەشیانە بەشەشیان تەمەنیان کودرێت تەمەنیان هەیە تەمەنیان زۆرە ئەو عەزەت هەیە ئەو ئارەزۆت کرد کە ئەو شتانە کوکیەوە بەنسبەت ئەو شتەکە نام هەویشت ئەوانە نەتەوەشی باو باپیرێمەیە نام هەوێ لە ناو بچێنم هەوێ ببینی ڕۆژانە شەوانە بەکار هاتێ باو باپیرێمە زۆربەی ڕۆژانە بەکاری هەیە لەو ئەشیانێ هەرێکە بۆ شتێکی بەکاراتێ نەکەم بۆ شتێک زە لە بەندە نامە شتەکان لە ناو بچن لەبەوەینەوەکانی ئێمە پێشال من بەو شتانە باخوایان ڕۆژانەوە بۆچ بەکاراتی زە خەرک دێ ئێستا گەنجەکان زۆر پرسیارەکەن لە من ڕۆژانە ئارێنەوە لۆچ بەکاراتیەوە لۆچ بەکاراتە زای کەلو شتێکی بەکار هاتیە بەنەبەت کۆی گشتی تقریبان وە بزانم 450 پارچێتی دێ بەرێەوە بنکە کەلەپوری ئەوجا ئێرە لە بەروی جێەکەی گەرمە و کاتەخش گەرمە نامی وەختی جناب ئەگەر بەشێک لە شتەکانمان کودر لە بۆمە لە بینەر شیکەوە کە ئەو شتانە چیە و لۆچ بەکاراتەکە بێ ئەو لە سوپاس دەکەم ئەفم دەکەی وەرە ئەو دەستەی کاک فەرمان ئەگەر کودر قەڵقڵ شتەکان بە قورآنە جاوا ئێستا تەماشا و تەنزیلا برادەرە بەهادێ لۆی نام تقریبا لە ساری گوتی 84 گوتی بابم کردی 84 بەێ ئێستا و زیینە لە ساری 73 ئەوەیە بابیتم بە ڕەحمەت بی وەبزان ئەوە زیینی ڕاوەیە بەرێ سواریە یا ڕاوێ نیە ئەوە لە ساری 73 وەبزام کڕیتی ئێزە شتەکان زۆرن بێمان دەڕۆین ئەمە پێی تێدا بێم ئەوانە تەماشکە ئێستا و سەماوانە بەس سەماوەکان بێم زۆر قەدیم نینە ئێستاوانە سەمای ڕێژوێەوە شەری ڕێژوێ قەدیمە بەس لەو قەدیمەکان نییە ئەوە فانۆسە بێم ها تەماشکە لە ساری 1970 هەی بۆ ئەو کابلەیە گوتی هەری خۆیتم پارینە بادێ زۆر کەسە بینی شتی ئەو لۆکزە هەروەتەرەوەش قەدیمە بە حساب 6 بۆ 1960 زۆرە بەێ ئەو فانۆس هەروەتەرەوەش هەدیە لۆماتی جە شتەکان پارچ بێم لە لای شێ ئەو بەشەش بابرن نوین و پێخەفە لە ڕابردوو بابرن لە جاتی بەتانی جازم بەکارداات لە جات دۆشتێک لەبات بەکارداهات بەێ ئەوانە ئێستا تەماشکەوانە تاتینە بەێ ئەوانە تاتین ئەوان ڕۆ
بن ژمارەشی گەورە بەیان کابراایك دیوەخانیە باوشی ئێستا الله ڕای دەیخست بێم وەکو ئەوانە میوانی زۆر هەبا ئەوانە تاتی نێ بڕشمارێ جا زۆربەی پارچەکان بێم زۆرە هەموو حسێب ناکرێ بەو کاتەی ئەوانە پیشکن ئەوانە ئافرەتەکان کاری ئافرەتەکان ئەوانە زان ئەو کومبارشتیان ئەوە کومباریان پێکرێت تەونیان پێیەتە و نوشتێ ئەوە شێم وی ئەوە ئێستا تەماشکە ئەوانە وەلەکو ئەوێ بەس ئەوانە شەیە میان پێ لە شادالۆ ڕشمار و ئەو شتانای جوانە بێم ڕۆژانە بەکاردهان لۆ خاوکردنەوەی مووی ئێستا تەماشکە ئەوانە ئەوەش هەر ئەوشی لایتەکانی قەدیمە پێیان دەگۆ بەێ ئەوە ئەنەتریک بەێ ئەوە دوو بەش بەکاری دەینە هەن خەرکەکەی لە دەرێ و هەن بەشەشکە لە کەلوپەلەکان لێرەنا بەێ کاک فەرمان لێرە کو دەرێ هەنە ناو بنکەکەی کەلوپەلی زۆر تێدایە ئەگەر باسی ئەوانەمان لۆ بکەی لۆچ بەکار هاتیە ئەوە ئێستا تەماشکە کاتی خۆ لە چیخیانەدا چیخ ئەمن بەخۆ ئێستا نیتم ئەشیان لە ناوانامێ وەش و شقارتە و وەکو دەرزی و خەیات توێ جاشتی وردەواریان زۆر ئەمن زۆر بەێ لە ساری 1970 زوشترە یەکی دوو زۆر قەدیما تەمەنەکە بەریارێ وڵات تەمەنەکە نیسکەی تقریبا ساتی زیاترە ئەوە کاتی خۆ بەخست کاتی ئاچوونە جۆ توشتیان کابرا شوان بوو ئەشیا لە خۆ لە ناوەنا ئەجاوەکو نان و قەسپ و شتی و هەی لە ناو تورەگانەدانا جە تورەگانە زۆر نەویان هەیە بێم ئەوە شەرەیە قسەشی لەسەر گۆترا دەرێ ئەوە لێ دەفتەوەنیە دەرێ مەسەرش کو دەرێ نانێ شوانی چ لە هووری چ لە تووری کاک فەرمان بەرنەبیەوە ئەجا ئەوە ئەوها بەشانە خۆیانەوە دەکرد ئەوە هەندێک پێێن توور هەندێک پێێن تورەگان دەرێ نانێ شوانی چ لە هووری چ لە تووری واتە کابراش ئەو نانە بەناوی دێ چ کاتێک بخواتە دێ ئەو ئەدی ئەوەش ئاموری پێرێن بەس بێمە ئامورە ئێستا خۆی کامل نییە ئامورەکەت ئاسل مەدان کردەوە ئاسل لە دیوار گرتی ئامورەکەم لە دیوارگرتە لەو جوانیە ئەوە زۆتیان پێکرد ڕۆژانە بەکار دەهات دەستمەینا ڕاکابراچ و بەگا بەگەیە جۆتێکریان بە هێسترەشی باشی هەبا یان ئەوانە دەستمەینا ڕۆی زۆت کرد نانیە بەرێجا بە وشیێلعان نەبوو زۆت بەو ئەبەو یەکرا ئێستا هەموو شتی ئاسانکاریاتێ دەنە جارە بەوەی بۆ من یەک بەخۆ ڕزین هەبوو بام بە ڕەحمەتبی زۆر جابێم هەتا بەو دوش بەێ هەتا بەو دوای لە گوندەکان بووین ئەمە زۆربەی شکاریان ئەوە بوو لەجا لە زۆر گوندان هەبوو بێم کابرا زۆتە هێسترەشی باشیە بوو یان ئەو بەشەشان زیاتر ئەشای زەردەیە بەێ ئەوش هەریەکێک لە مەتەرەکانی برا پێشمەرگەکانی قەدیمە ئەوە زۆر قەدیمە برادرە گوتی لە کاتی پێشمەرگە بوو مەمێن بەس هەیمنەوی ئەوە بەرنەبتەوە بەناب ئەوها کابرا لە تەنگە خوقیم بەێ کابرا گوتی من پێشمەرگە بووم پێشمەرگەش قەدیمیش بوو گوتی مەتەرەمی کاتی پێشمەرگەتیە ینی وەکو باش بۆ ئەو دەبیانی ینی خەرکەکەیە بابرێ کەلوپەلی هەبیتن بە دیاری لۆت بینتن حەز بکە لێرە دەپارێزێ وەڵی ئەمێن لێرە دەستخۆشی لە تەواوی حەشیدەتەکان بەبێ فەرقە و جودا یەکەم ڕاستە بنکەکە بەنایە بنکە خەیلانیا کە لە پوری خەیلانی بەس حەشیدەتەکان تقریبان هەموو هاوکاریەک هەموو بەبێ فەرقە و جودایی لە بۆرەوەی ناگوتێ ئەو مناوە حەشیدەتانە ناگوتێ بین پیاڵۆ کاتەیەش لە بیرەکە حەشیدەتەکان زۆر زۆر خاستن حەشیاریەکانیش لێرە لە ڕێگای پەیامەکەین گۆ داوا کەم ئەگەر کابراێک ئەشیاش لە مارێ ینی لە ناو نەچی بینی لەو نەوە بنکانە من نارێ لۆ ئەوەی لە ناو نەچی لێرە بیتن کاک فەرمان لە پێشی بەرنمەکەی ئاماژەت بەشتە گوت دستانان بە تایبەتی ئێرە وەکو جگە لەوە بنکەچکە لە پوریە بنکەکە لۆکۆکردنەوەی گەنجەکان ئەلێرا بەێ ئێرانە دستانە ما زۆر ئێرە قەرەباڵغەجا زۆربەی بە تەمەنەکان زۆریان کەی پێرێتە ینی زۆر زار شەوانە دانیشینە تا درەنگ زۆر دانیشین بێم بە تەمەنەکانی زۆر دێنێرە ڕاستە ئێجا لەوانە تەماشکە لێرە خەرێک زۆر هەیە هەردێهینەیە لێرە ینی لە مارێ پێ ناژێ داواکارم نەک لەو بنکەی من بنکە زۆرن ئەو بنکانە بپارێزن خۆی دەبێ دەستخۆش لە حکوومەتێکم حکوومەتدەی پشتگیری ئێمە بێ ئەوانە ئەو بنکەکە لە پولیانیانە دانیادا بۆی ئەو ئەشیانە ناو بچن نەوەکانی ئێمە نازان کاکەەوە شیانە ڕۆژانە وچ بەکارات ئەمە بەناوی کەناڵی دیمەن بەناوی بەرنامەی ئاوایی دووبارە دەستخۆشی لێ دەکەین خی گەورە لە ساغ و تەندروست باش کە ئیشاءالله لە بۆ ئاوادانکردنەوە پەرەپێدان و هەرگرتن و کۆکردنەوەی ئەو کە لە پوریانە ئیشاءالله
حکوومەتی ژێری دەبیت و لایانی پەیوەنددارش هاوکار دەبی لۆ ئەوەی بتانی پەرەی پێ بدەوی گەورەتر بکەی و فراوانتری کەی لە ڕووی کەلوپەلەوە دەستەکان دەستخۆشی لە بەڕێز مدیناییەکەم مەسوول ناوچەی شارەوانی داهای ئەوانەی هاوکار بەرێ هاوکاریمیان زۆر کردێ بەس یەک داواکاریم لێرە لە پەیامەکەین گوێ جێگەیەکەم بڕک لە جادەی دوورە یان دەبی ببە مەسەد جادە یان حکوومەت هاوکاریەکەم کات جێگەیەکەی گەورەکەم بەڕاستی جێگەکەم بڕ بەو هیوایان گیان لێبی و کو دەوێت بەجێت بکە لە بەشی زۆری گوندەکان لە بابرن لە گوندەکان ئەوە هەبوو ئەوجا ئەوە گەنمیان تێدەکرد گەرمەکان تۆزێک تەڕ دەکرد پێیان پەرکۆ دەکرد بەوەی لیان دەدا گەرمەکە پێ پەرکۆ دەکرا ئەو دووە چی پێدەرن ئەوە پرسیاری ئەوجاری بەرنامەکەمانە هیوادارم لە ڕێگەی کۆمنت وەڵام دەنەوە لۆ ئەوەی خاوەنی کۆمنتی ڕاست ببێتە خاوەنی خەڵات تا ئێستا لە کۆی هەش حەڵقەی ڕابردوو ئەوانەی وەڵامیان دایتەوە لە ڕێگەی تیر و پشک بووینە خاوەنی خەڵات پرسیاری ئەو جارەمان ئەوەیە دووبارە دەکەمەوە ئەوە چیان پێدەگۆ لۆچ بەکاردەهات جەوی گەرمی کە ئێستا بابرن وەرزی هاوینە خۆشترین جێ ئەوەیە لە ناو باخسەی دوور نەکەویوە ئەو گۆرانشە بەلاش نەگۆترایە کە دەرێ لە ناو باخسێ هەناران لە ناو باخسێ هەناران ئازیزم تۆگوڵەکەمی بەڵام بەداخەوە هەنارم هێشتا پێڕانە گەیشتە لە گوندی قاسمیە خۆزیە ئەو کاتە بادوانێت کە هەنار پێ ڕابگەیشت بێ ئەوجا دەتان دیت و دەست و هەنار خواردنم شەڵ دەبوو وەز ئینشاڵڵا لە ئەو کاتیش قاتی میوانداریمان دەکەن شایەتیم بوودا بەڵێ منی کوشت شایەتیم بوودا بەڵێ منی کوشت لە کوی باشێ باشم لە خوای بەز خۆنە خۆش نیشەڵڵا حەمدوستانە لە خوای گەلێک ڕەبی ساغ و سەلامەت بی شکر تەمەنا لە خوای بەخێرین سەر چاوە چاوت خۆش بێ باخچەشی جوانتان هەیە بەری هەنار و هەیە با لە هەنارەکە ڕەدەست پێ بکەین ئیسفادە لە هەنار دەکەن سرکەشتی لێ دەکەن هەیبینیا سرکەی لێکەین ئەدێنە حالەمێ لە خوای بە زیادبی لۆ خۆیتین لۆ منداڵە نەخۆتینە دەرێ ئەوی قسمەت تێ بکەی ئەی دەینێ لەو هەمە ئێستا ئەم بەجێ لە خۆم خۆشکەم وەختی سرکەی بێمەوە سرکە دەبی ئیشالله جەیەکم لە ئێستاڕە لە خۆ دیاریکە ئیشالله ئیشالله ئەبی ئیشالله ئیشالله بەرەکەتدار دەبی بەرەکەتەکەی پلە گوندی قاسمیە حتممە پێشتری ئەوهانە بوو مەسەرەن مەڕوشت مێگە لە مەڕ و چێر و ئۆشتانەی هەبووە ئەنگۆستان هەبوو ئەمە مەڕین هەبوو چێرین هەبوو بزین هەر هەموو تشتین هەبوو لە خوای بەزیاد تەرەنتەرین هەبوو جەوت و تشتین هەبوو فەلاحەتی نەکرد شەوێ هەر ئەستاینەوە حەیان شتێ خۆین بەرەدا ئالیشی نەدا شەوینی نەکرد مەڕی نەدەوشی ئەین کردە پەنیر ئەین کردە ماس ئەین ناردە شاری مەشکەین هەژان مەشک هەموو ئیشی نەکردن ئەو ئیشان هەموو ئەو ئیشان هەمووکردن لە خوای بەزیاد بیت زۆر جار ناقشان مەسەن ئەوی تۆزەکە بە تەمەن بیت چ پیرژم بیت چ بابرین اختیارەکان زۆرام گرەیان هەیە لە گەنجی ئێستا دەرێن ئەمە ئەو هەماگرێت ئەوی ئێستا پێ ناوەلای ئەلعانە پێیان ناکرێ برە پێ ناکرێت نابەخوای پێیان ناکرێ ئەی پە ڕۆژەشە هەنجی ئەکرای بە 20 گەنجی ئەلعانەوەکە ناکرێ ئافرەتانی قەدیم بەشی زۆریان مەسەلا ئەوان تەمەنشان هەیە پلە دەستڕەنجیم بوون هەیە لە ئەتو چ دەزانین لە شتانە ئەمن مافور شتم نازانی ئەو شتم نازانی بەرێ ئەوی دیکە هەموو شت مەزانی تەونکە لێرە هەبوون ئەمە لە مارەخۆ تەونکەر هەبوو کامە تەونکەر بۆ مشگە لە زەتەگەی ئەچوومە بەری بەس ئەمە بۆ بەڕا ناگەیشتین هەر ئەگەی بکردا بەم پێ ناکرا بچم ئەوە باش ئەوت ببینەوە یەکەم جارە بووک شتی باش بزانین خەسوەکە نەزانین وەلا مافورین لە دارێ بوون دوو مافورین لە دارێ بوو دوو مندارین لە بەدەستا بوون کردەی حەیان هەبوو کە دەچی چێران هەبوو ئەمەش ئەو شتەوەنایك دەینایش لە مافوری بوو جارە باشە چوومە هاری بڕک خۆلێ فێرکەم ئەو ئیشتین پەڕێ ئەبردن شوانین هەبووگان هەبوو لە خوای بەزیادبی تێگە شەوێگە شوان لە مارەدا بە حەیان بردە شەوینەی ئەم بردە بەخۆت بەخۆمە بردەرەوە ئەم بردە شەوینەی دو سێ ساعتە مە برد
انت من دارم راناتێش بێم شەوین چ کاتەکە شەوین پایزە ئەچوم پایزە پاشی سحات دووسێ حەیانم شەوی نەکردو تەمهینەوە مارێ سە هەوێزی ڕامەگرد حەوشێ جێتان لێە ئەو زیرام شتێ مام وەزدانێ ڕاستە جێتان لێ ژنێ ئێستا ئەوجا 2 دقە مێردی تاخیر بی دەست بە تەلەفۆنانەکە دەرێ بگەوە مارێ ئیشێ بە ئیش حارێنەبوو ئەمە خەریشی کاسی بێ و مارداری و ئەو ئیشەی بووینە خەریشە شتان نەبووینە ئەو جاسبیانە حەیانە شوان تەهات و حەیان تەهاژۆت و نیوڕانە دەهات و حەیانە خۆ نەدۆشی لە بێری نەدا و ئەین کردە پەنیر و ئەین کردە ماست و مەشک بە ئەین هەژاند و نۆشی نەچاند ئەین دووری هەموو ئیشی نەکردن پەرێز و هەموو شتی نەکردی هەموو شتی نەکرد هیچ خۆی لە بەیشێ دەستێمە ڕناگرت ئێدیسا حەشی و شتین لێ ئەنا یانی بووک بوو یان تازی بوو شوێ 1000 کەسین لێ ئەنا چ واک نەبوون مەتحەم نەبوون هەموو بەخۆ مەتحەمێ خۆ بووین هەموو شوین لێ ئەنان و لە ئەو خولیاقەتەن هەموو وەڕێ کرد نانێ خۆم لۆ خۆم لۆ حالم دەهات تازی بوو بووک بوو ئەو شتێن خرپە خۆ کرد ئەمە تەگا هەموو شتی دابوو هەموو کردی پێشتر لە بووک و تازە شتی پلا دائما هەندێک ژن هەبوون کو دەرێ زۆر دەڕەنجی و شوێ 100 زەرامیان لێ ئەمن بەخۆم ئەم بەخۆم شێ 1000 کەسم لێ نێنە ئەرە لێم نێ لە تازیم لێ نێ لە ژنیشمە هاری بووینە لۆ تازیم لێ نێ هەر ئەمە لۆ تازیێن لێ نێ لۆ بوشێن لێ نەیە ئێستا کابرا شیوەشی هەبی 50 کەس لێ شێفی بی دەستین تەناو هەموو ئیشەدا بخۆر ئیشم کردینە ئەرێوە ئەدی با بڕک بین و ئەو سەردەمەی لەناو باخچەکەی مێویشتان هەیە دۆرمێ پێ دەکەن ژمەرەکان دۆرمێ پەلکەمیوە دۆرمێ کوێن حەز لێبی وەلێنێ دۆرمەی سپی بەێ پەسپی لێنێن تەماتە لێنن هەمووشتی لێنێ یا ڕەبی قالب ساغبی تەمەنت درێژ بی هەر هەبی یەختیاری بابرێن یەختیارنی ماشەڵڵا کەسانی وەکو جەنابتان چ ئافرەت چ پیا و بەرەکەتن خی گەورە لەشتان ساکا و گوندەکەشتان هەر ئاوادان یا ڕەبیان ئاوادان دەزانم وەڵڵا هەر ئیشێ خۆ بکەن هێوارەشوان باتە خزمەت و دابێ بەرەکەتدار بی ئینشاءڵڵا مەمنون گوندی قاسمی وەکو بەشێک لەو گوندانێک کە چوینە بەشێک لە ماڵەکان بابرن باخچیان هەیە باخچەی پێکاتێ لە بابرێن هەنار و هەنجیر و ترێ و ئەو بابەتانە سوودی باخچە سوودی ڕست ینی ئەوە لە ڕۆژی هیچ بەسەرەن سەوزاییە سەوزایی لە هەر شوێنێکبی هەم فێنچی هەم دیمەنێکی جوان بە گوند و بە شوێنەکەی داتن و بەرهەمی میوەش حەخۆی لە خۆیدا کودرێ سنجڕاکێ شەرە یان ئینسان کە تەبعی وایە کە میوەشی دەبینی بەدارێ یان بنادارێک هەنجیرێک ترێک دەبینتن دڵی پێ دەکرێتەوە جا لێرە بەشێک لە ماڵەکان باخچیان هەیە و مەنزەرشان لە ئێستا ڕەعازر کردێ لە بۆ سرکە دروستکردن چکە لە ڕێگەی ئەو مەنزەر و بەو دارەی بەروبوومی ئەو هەنارەی سرکەشی خۆمانەی خەست و خۆل لێ دروست دەکرێتەوە خارە کوی وەزت کووە هەواڵت کووە سعات باشە گوندی قاسمیە ئەمە هاتین گوندەکەتان زۆر خۆشە بەس کو دەرێ کەمتر سیمای گوندی پێوە دیارە زیاتر شکلی شاری دات ماشەڵڵا عادیقە و ئەوقەش خۆشە وەڵڵا ئەوجە گوندەکەدا خۆشە ئاوادان بی یا ڕەبی ئینشاءڵڵا خۆشە و ئەتوش خۆشت کردێ بەو دارمی خۆش کردێ تەمام ئەگەر خی گەورە بەرەکەتی یەختی خۆش نابی کوی سعات کووە لە گوندی قاسمی ئیشکار چێ بەچ خەریشی ئیشکار پێشیان ئەڵا قەدیم ئێستا وە بزانم باش و پێشانەوە بە هەڕۆشنەوە چا خۆشتر بێ قەدیم ژێرمۆگە بێ هەڕۆ ژێرم چا خۆشتر بوو هەوڕۆ خۆشتر هەوڕۆ خۆشتر ئەوەم ئەو قسەم پێ خۆشتە لەبەرەوەی ئەوی لێ دەپرسی دەرێ کە ئەکە قەدیم گەلە خۆش قەدیم ئاوچی کوندی ئاوێ لێ ئەلا کوندی ئاوێ ئەبن کوندە گەرمە بوو دانیسمیانە باشداریوە تەنگۆ میزە ناخوراوە درونەشی نەکرد شەکرە و زەنجەر و ئەولا ماریش خراپە بوو دەغریش نافرۆشە ئەدن و ئەوی دەوی دەکەوە دەکە قەدیم خۆشتر بوو وەڵڵای بلا هیچ خۆشتر نەبوو خۆشتر نەبوو خراتر بوو سەد قەت خۆشتر ئەڵا
على حالا بخويش معاشش باش ورقي خوكب عشك ما تيت كبكا ايوه شرني قبالي فينك ايوه اتو يعني استا خوشترا بري خوش مرتاح يسرعتو مرتاح خوشترا صدقة خوشترا تيجي لاخي هيك كده تقاعد كم بينجني تقاعد عايبين ما مستا اما هاتين ليرة جماعات قوتان ما مستا مديري مكتبي ليه طلبة زورة بناوی خی گەورە میهرەبان اقبل عفو ما يمكن يزكيو بەناوی خی گەورە میهرەبان سەرەتا بەناوی خەلکی گوندی قاسمیە بە خێراتشی گەرمی هەموویەکتانەکەین عزيز والله بەخێبێن سەرسەر و سەرساوان هاتن ساعات خوش ئەوەی بەنسبەت پرۆسی پەروەردە لۆت باز بکەم قوتابخانەمان قوتابخانەی گوندی قاسمیە یەکێکە لە قوتابخانە هەرە دێرینەکانی سنووری دەشتی هەریر و باتاس توانین بن لە ساڵی 1970ەوە قوتابخانەی لێ دامەزراوە عفتاويكو ئافتاویەکەوە 55 سنة بەڵام شێوازی بیدایەتەکەی کە قوتابخانەکە دامەزراوە بە شێواز لە نوێشی ڕسمی یعنی بینایشی حکومی میری بەوش دەرەجەی نەبووە بەڵکو لە خانی قوڕەکان بووە هەندێک لێرە بووە گواستات و شوێنەشکە بە پێی پێداویستی شوێنەکە ئیشەکە کراوە بەڵام دواتر وردە پەرەی پێدراوە تا ساڵی 1970 بینای حکومی لە قوتابخانەکەمان دروست کراوە و تا ئێستا الحەمدوللا هەر بەردەوامە قوتابخانەکەمان لە پۆلی یەکی بنەڕەتیەوە تاکو پۆلی نۆی بنەڕەتیە ئێستا لە 2009 هەتا پۆلی نوێی لێیە. تا پۆلی نوێی لێبەرێ بەشێک لە قوتابیانی گوندەکانی دراسێمان وەکو باشووری خواروی خەیلانیان و پێشتر قوتابی گوندی مەرزان و بەردەگەور لە تەنیشمان و ئەوانە لۆ تەواوکاری قۆناغی بنەڕەتیەکە بابرێن 7 و 8 و 9 لەوێ نەبوو داهاتن لە کنەبێن تەواو کرد الحەمدوللا بەسەرکەوتووی ما مستا تازه مام عاجي كدر اللي نيوان رابردو استا مقارنه شكت قوتي استا خوشترو يعني تسنمونه شي ناوا زور ما مستا انجلي ودي كان طلبي استا كتابي استا كدر الرويان قال قيمه يعني حساب له ما مستا هنا كان يعني كدر ما مستا ليدان وشدنا ما طلبه برك كدر مير كربينا قديم باشتو بيا استا پرسیارەکەت جوانە پرسیارەکەت بە وردیشی بکەین لەوانەیە کاتێکی زۆرتر بگری و یەک دوو هەندی زیاتریش لەخواگری یەک بەنسبەت پەروەردەی پێشوو من لەگەڵ ئەوەدام کە پەروەردەی پێشوو پەروەردەیەشی بنیاتنەر و نەزەعەت بووە بە حکمی ئەوەی قوتابیەکانی ئەو سەردەمی ئەگەر پۆلی یەک بچوبانە قوتابخانە ئێستا تەماشەکە لەو کاتی کە پۆلیەکی یەکیان خوێندیە یەکی سەرەتایی کە خوندیان لۆ ئێستا ئەتوانن بنێن بەرامبەر بە پۆلی نۆی بنەڕەتی هەیە وەکو پەرفەرە فێربوون باسی خینی پێشتر بکەین باشێک لە خیندنێ تەواوکەی خینەکەی لێدان هەبوو ئێستا ئەو لێدانن نەما ئاخرجا پرسیارەکەش جوانە خۆی لێدان ئەمن لەگەڵ لێداندانی وەکو لێدان بەڵام سەرزنشکردنی قوتابی تۆزەک یعنی ڕقابەبوون لەسەر قوتابی ئەوە مانای حەز بە ترسێک بکاتن چونکە لە شریعەتی ئیسلام بگا بگەڕن شریعەتی ئیسلام کاتی خۆی کە وحی لە پێغەمبەر هات کاتێک حەزت ڕات پێی فەرمووی دووری خوددا لەسەر پێی فەرمووی اقرأ گوتی لا ئەنا بقاری فەرمووی گوتی من خوێندەواریم نییە ئەو جا هەتا ڕای گوشی قەرچە قەرسی پەراسوەکانی هاتوو ئینجا گوتی اقرأ بسمیکە ئاەتەکەی تەواو کرد کەواتە ئەمە لەم سۆنگەیەوە تەماشا بکەنێ لەوانەیە سونەتەشی موئەکەدش بێ لە جێی خۆی کە مامۆستاش لەگەڵ قوتابی هەمان ئەو دیراسەیە پەیڕەو بکاتن لۆ ئەوەی قوتابی فێر ببی بە حکمی ئێستا قوتابی ئازادی زیاترە ئازادی ڕەهای زیاترە ئەو سۆشال میدیا و ئەو ئێشتانە شتەکان زۆر تەکنۆلۆژیا ئێستا زۆر باوە بەڕاستی قوتابی وەکو پێویست لە قوتابخانە نیە و ئەوەی کە ئێستا تەخەڕۆجی شەکات نتوانین دەرج بچی ئەم یەک بەخۆ ئەگە غەڵەت نەبم وەکو کەسێکی پەروەردە ئەتوانم بڵێم کەسێکی بە شەهادەی بەڵام نەخوێندەوار ناوی بنێ ئێستا وایە خوێن بوو و هەرواش بووە بەڕاستی قەلب ساغی زۆر سپاس مام عاجی پرسیاری خینەمان لە مامۆستا کرد ئەتبقوت هیچ خوێندیە هیچ نەخوێندی گەورە مانم ێژە هەیە گەورەش لێرە نییە لێرە ئەوە نەبوو وەختە چێ بۆ بزانم هەشتاکان خینی بە زۆری معلومیە پێ بوو والله نەبوو لێرە قەید عامە هەیە لە قوتابخانەی کایی ئەو کاتە هەر ئێستا قەید عامەشین هەیە لە قوتابخانەی کە تەوزیمی پێگوترا مەحلومیە بەڕاستی نێشتنینە خوێندەواری هی ئەو کات وە شەهادەکان شێستا لە یازە هەندێکمان پارێزراون لە قوتابخانە هەرماوە
السلام عليكم خالك كوي وزعت كوا أحوال باشا باشن ولا شيء ديوا ما عندي والله يعني لنا روزي سمو ده قلب الصاغ بيدري قوتان أو مختارة بلي اليوم أما جوا عزمان لي مختار يعني براغا ولي بلي قولي موفق منك سلامة دي لا أثناء الشيش وبزام خليشي أقول نشتبي ايوه لا يا خلي شيء رزينا سعد ولا رزم هنا اذا او ساعدونهم بلي هنا اللي ركوا باش بخوي باش الحمد لله بس ناس تي هفسارة بيبلا هفسارة بري كمان هفسارة بلي هم زي ونيل هذا هم زيكم إيه باش أما البرنامج هاي تكش بسهل بكد ما عادي زور دار درن أجر شتاق نبيتن درن كاكا أو صار باراني كمان بس ما شاء الله أوصل باران زور زور ولا كل كش زور بس هفسارة هنا فار زور فبالي فار انا والله دور بابسني فيلم بابسني هري با فيلم شن بعدين أهو والله هي أول رزتوا الاخوالي ولا يعني اخر ما ها اوجد برندهن أجا رولا كاميرا كان ما يخرب أدي بس أودن ولا زوجي رباط. كانيا غطاس شو هالسري ناول هل كانيا زوجي صبيه 3 سكند وقتكم من الزميل وكلين صار دونم أجر بي باشا القران فار مليون كذا كسنا بلوكته ام بخو كسنيا ايوه هر كودر درت في خوشة صبوريا لا وهي مبزعه هذا هيسني لقورني او قصفني واكم كده قصفي هو عند النظام فوق قسم لي رجلتي انا من هو من قصفني أخبز وبزانم دبي قسم خرماش وبزانم دبي ولا التلقيم كل يبوها شر باشني مالك لله او يبي باشتر بونا أدي بيت قال بابرن باخ تصور ستة والله فلا حسيب تشيرو ميري هنا أوها. تشيري بخذ تشيري هنا لو ما سي عيبيني والله اشتتاكه وقند ايوه قند بجوانا تشيري هبي مري هبي باخسي هبي ايوه قلب الصاغ بي ما عندي نبي الحمد لله بوقت النقرين يسلموني. ما عندي ممنون الموفق أما ممنون فينا موفق دانش انتك ممنون والله أودان بي انا انا بخون باشا قول ما دست معتكم انا بخوف قول اذا اهم شيء الحمد لله إن شاء الله إن شاء الله ما أما تعال لا ربنا إيه دتي دي واجنا لا جندي قاسمية أو رباريلية ككودري بتا جندا كيداديتن هميشة أو لهرزي شبيتن زقلوي أو دانيا سودا شي زور شي بتا بتلو أنا بابرن خاون باخسنا مرو مراتني جندي قاسمية خاوني قاران شتكو قاران لكم جندي ما قاران واتا كوي تشيري أو جندي خضر توكسك دستكني أو جب باربي بنوبت بيتن لقوندي قاسمتها استا قاران معاجا هم قاران اللي عودة واستاش لو تمو زي كتا استا او بردوام هل ما شاء الله دي او شزورة اقبرنا مو او روب زانم امن او بارا يعني مدرش باشا داتشينا كيني با بزانين هرسا لو بزام لو بريشا بس قاسي دقم دهين ما اوبرق قابل اخو كوس ولا بي اعج بيتو اوبري خاله ما عندي نبي ولا اوبري لو بري عمل لدوري اتو لدوري بزور خوش دلاري وانا بي ولا ولا دور اقسم له مخ كوي وزعت كوا احوارت كوا لا بخيرات كوي وزعت كوا ولا باش ساعت كوا وافت يا اخو خليش تسوي لي دور بالي والله هاتنا ودور باري قران ليراني مالاتين هيو فينكو او كباشي تدي الحمد لله قران ويا اري والله بنوبته بفاريا لا ولا لا انا قوانين هي اخوي بزياده قران ويا بري قصك بي استاذ زوز قال لك داير دري اوشتوا ها خو نوبته قران يا اري راستك والله انه برقران نخوشه ناقص انا ابي اخوي نخوشه قوان نعمه اخويا سلمان يقا بمقوان هبيتن حقي بدا وتعوت لي بهم قندي نعمه استفاده لو رباري دكن نعمه اخوي بها صار شكر اري والله بار ام حلي خدا للصدي او بيانا بيني هلا انا هم ديال خريش بي هاوي بار بس هم يشبوني باشكال انا برو الى انا هم يبار يشبوني باخان يعني هون يرقنا او صار الحمد لله ها بيني هل ما شاء الله شدي بو تموز زي الله اخوي بس او تموس برا وتلي ها بيني هورو ساعدي تموس ما صرت في عودن
بەخدا ئیجا باخچەکە ئەو ڕبارە لۆ باخچە ئیلادی خوای خێری نییە خێرینە لۆمە هیچ تێپەڕی بسلمانەکە خێرەکە نایێمە قەومێ مەسەر و کانین لەسەر هەیە ئاوتێتن بەسڕا شو گوتی بەسڕا کەس حەقی کەس ناخوا ئاو ڕزێخ و ئاو دەین و ئاو زیادە ئەدی پردەشی کچکۆکە ئەلێرە بوو وەڵە ئەو پردا پێ قسان پێ پردەی ئەتو کردی خدا لە سەریە پێ هەستا مەم گوتە خزمێنە خۆ گوندی گوتم کاکۆن با پردەشی مهندس و مەقاول هەم بەخۆ هاتن وەلا سراوان شارمەتی دام هاتن وەحاست پێ شش نیرگەین بڕین بەچت کردیا نیرگە وەحاست دارە دا ئەو بیانە ئەجا تقریبا 1 متر درێژە پێین ڕانان ئەمە گۆ لە حسابی خۆ هەو سارا حیاتی خۆ خەرانابی خوا لە سەری شەوە ڕووبار هات ینی ڕای ماری بوو وەلا ئەجا هەمووشم بە بزمارێ ڕەنجینی هەندە درێژ هەمووشم کوتی خوا ئەزانی ئەجا داواشەکەم وەڵڵاهی گە خێرخوازە حکومەت هەرێم ئەگەر لۆن چاپ کاتن لاو بلا بێ پردین شوان و گەوانین هەنە لەو چیە باخوای ئیسفادەتان لێکردو بەحسی تاکەی بە قورآن کەمە لێرانە لە بێ پردێنە بە هەو سارە وەڵڵاو بیلای ڕۆژ هەبوو ڕۆژ هەبوو لەو گوندەی ئەو مچینە جماعەت بشی وەڵڵاهی مچینە 200 کەس لەو گوندەی پەڕی ڕووباری لۆ کەنگری لۆ سەفرە و سیاحی لۆ ناوجیای لۆ پیاسەی خوا ئەزانی ئەوە جێ دەستخۆشی ئەرێ وەڵڵا خەرچی گوندیش عتمان منەتیان پێ ئیشی چاکت کردیان ئەتو مادەم لەو گوندەی خزمەتی گوندی خۆت کردیەوە قورآانی زەما ئەمە ڕاستی بیدایەتی شو گوتین ئەمە گەوانین هەیە وەستە چیای و شوانین هەیە و با ئەمە هەستین پێ ئیشی خۆ هەربستین خۆمە ئەو دامنا حکومەت نهات مەقسەد ونیەدی وەڵا ئیشەکەمان کرد ڕۆتینی بۆ حاسی ئیشەکە بەڕی و الحەمدلله نشمەیە بەرێجا بە قورآن ئەو جارێ ڕمارەشی حەبەیە ساعتەکە دیە مادەم لە بارانی ئەوسەر ئەو ئاوە هات هیچی لێ نهات تازە هیچی لێ بە خوددا ئیجا ئینشاءالله ڕەحمان ئەمەش هەر خەریکە بین ئینشاءالله نزیک نادەین قالب ساغری و جێ لە سوپەنجە دیارە لە گوندی گاڕانیشان بەرەکەتدار بی گاڕان لەکەم گوندیمە نمە بەخوای جا لێران الحەمدولله لێرە تقریبا هەتا سەد چێرەشی هەیە لەو گوندەی ئەرێ وەڵا هەیە نیتی هەیە دەی هەنە هەیە مەقسەد هەیە چێرەشی هەیە جا هەموو بسلمانە غاربی لۆ دۆی هەیتیان قالب ساغبی ئەرێ وەڵا هەر ئاوادان بی یا خۆ بەخێر بن سەر چاوێ مەهاتن وەڵا ئاودان و کردو بەخێر بن سەر چاوە کاک تەحسین کوی کاک ئەوە لەسەر داواکاری کاک فەرمانی مامەکەم کردە کاک گوتی کێشەمان نییە کوی ساعتکوە یاخۆ بەخێر باشە ئەوڕۆ ئەمە لەناو خزمانی خەیلانینە بەرێ ئەوجا هاتنە گوندی قاسمی بەرێ ئی توش لێرە کودر لە زمنی گوندی هەر بەرێ گوندە هەموو یەکە گوندە بەرێ قالب ساگوتنی گوندەکەتان خۆشە بەرێ خۆشەکەشی ئەوەیە کودرێ تاڕادەشی باش سیمای گوندی پێوە دیارە بەرێ ئیشکارتان کودەڕات چ دەکەم بخەری بەخوای زەباماوە گوندە بەڵام زوروفی ئێستا گۆڕەیە پێشان فەرقت بوو ئێستا فەرقەکە پێشان گوند ئەو ئیمکانەتە نەبوو ئەو پێشکەوتنی ژیانی نەبوو کارەبا نەبوو ینی سیارێ مستەور نەبوو دەڕاستە نەبوو خەرێک بە ژیانی گوندی بچی دیکە فەلاحەتی هەبوو ئێستا ئەوە کەم بۆ مە ڕوومالات کەم بووە مارێ دووسێ چێری هەنا گەرم شتیاچینین نۆک و برنج و قونجی و باغیشین هەیە ڕز و باغ برنج لێرە دەکرێت بەرێ ماشەڵای لەبێ قاسمی لە دەشتی هەریری لە هەموو گوندەکان زیاتر بە ئاوە قاسمی و باتاس برنج دەست فەسش دەکرێت کاک برنج تقریبا لە مانجی پێنج دەی پێنج دوازەی پێنج دەست پێەکە هەتا مانجی نێزیکی یازدەی کۆتایی دێ ئەدەلو ئەمە لی جێش بە چاومان نەکرد بەڕێ وەڵایە برنج بە زۆری لە چەمان دەکرێت ئاوی زۆر دەوێت ئاوی زۆر ئەوێ برنج لە برێن بە ئاوی بیری نابیتێ بەکانیا نابیتێ دەبێت ئاوەکی زۆر بی قونجی و ماش و ئەوانەی گوتن ئەتو چان دەکەیت چانتەیە بەخوای ئەمە بخۆ گەنوێکن گەنم بەری باخچەشم بێ ئەو ساڵ بازارێک و بگەن بەخوای دەرەجە یەک بوو یەک و چەندی ئەل یەک و حەفدە هەژدەی بڕێ دێمی ئەرێ وەڵڵا ئەرێ لەمە ئاو نادەن گەن فەزلی خوایە وەڵی هەر شەوت شکرانەی دەوێت بەو شەرتەی ئەوەی گەرمەکانیش مەجای نەدا ڕحمێ خوای باران زۆر بوو برێم دەرمانیشی نێدان ئێستا ئەمن پیسن کەنجی بێم لۆ گەنوێ بڕوشی وەڵایجا تقریبا ممچینە پاشی 20 ڕۆژێتی ئەوە وەختێتی وەختێتی بەرێ ڕۆژکە بێمەوە باش بەرێ ئەرێ وڵات من ئەو عشامەتە لەگە خۆم نانی بە خۆم بەتەنێ وڵایزە چی دینیدا
سنعت بيت دش تقدام برز بتويك اعتيادي مارد ئاوادان بیتن خوش ئەمە خۆشحاڵین رزق هەلە خۆشی دابن ئینشاءالله مارتان پڕ بەرەکەت بی گوندەکەتان پڕ بەرەکەت بی و ئەتوش هەروها کەشخەبی ماشەڵڵا شويستي ممنونم يا خو کاتش خۆش بۆت و زۆر سپاسین گۆشەکەن کە بڕاستی ئەو عزیزە بەرنامە قوربان. بەرنامەی جوانە ستافەی جوانە ژیانەوەی گوندی زۆر مهمە وڵێ نەکرێ گوند لەبیر بکرێن خەری بچە شارە چونکە هەرچەک شتێک کرابی چ لە شۆڕژبی چ کوردایەتی بی چ ڕسەن بی چ عاشیرەت بی چ کەلتورێک بی هەموو ئەمە کوردین هەمومان لە گوندی لەسەر سفرەخوانی ئەو خەرکەی کرا هەموو ئاخیریش هەدەیەوە هەر تەزاوڕاتێک دروست بی هەر ناخۆشێک دروست بی شەڵە دروست نابی ملەتی کو ژیانی وێ هەموو دێتۆ سە گوندە ئێجا گوند بناغەی کوردەواریە بناغی عاشیرەتیە بناغی پێکەوە ژیانی بناغی دینیشە لە گوندی سەرروکانی دینیە یعنی ژیانیش بێ ئاو نابی بەڕاستی ئاویش هەوسارە ڕحمێ خوای بیبارانەکی باش هات الحەمدولله ئاوی زۆر ئەو گوندەشە بخۆ ئاوی زۆرە باشە لای لێبی دەست خۆش بی و باسی شوەکەین بەڕاستی هەر ئاوادان دەچینە کن ئەو گاوانان ئابە تا لە ڕووبارشماندا باشمان دەبوون کاکە سەلام عەلەیکوم کوی وەزت کووە ساعتت کووە تەندروستیت کووە یا ڕەبی قەڵب ساغڵی وڵای لە ڕووبارێماندا بەس گوتمان هەردەچین دەبین دووسش دەگەن کوی ساعت کووە چاو ماز دەکەم گاڕانی ناخۆشنە خۆشە لە خوای بە زیادبی یا ڕەبی قەڵب ساغڵی ژیانەکەوە مادام ڕزق شعرا دەبێ لۆمارێ ئەو لە خوای گەورە بە زیادبی چ لەگەر لە گاڕانی وەڵڵای ئەمنووە برامین لە گاوانی بەڵێ قەڵب ساغڵی سەلامەت بیارەبی لێرە بە کودرێ بە ماگانەیە بە سەرچێرە بە مانگانەیە ماگانەیە ئارێ وەڵڵا چێری بچەندی وەڵای مانگانەیە ماگانێ بەڵێ بە چێل نییە سەلامەت بی دەگەن گۆش چێرەکان فەقیرن شەیتانن لە خوای بە زیاد باشن ئەچکە دائما ئەوی شوانە کۆنتترۆلکردنی حیوانی گچکە ئەوترا ئارێڵە خۆشترا لی گەورە ماڵش تە لێرە بەڵێ لە قاسمێ بەڵێ قەلب ساغڵی سەلامەت بی دەگەن گۆش هێواران چۆخت دەبێەوە وەڵڵای سەعات 6:30 دقیقە دەورانە ئێستا باش ئەوەیە بڵێم پەرێز هەیە و ئارێ وەڵا ئێستا خۆشترە خۆشترە ئارێ وەڵا پەرێزویش بەر بۆ لە خوای بە زیادبی چ وەختان زیاتر باوی بەلانەدەن لە چپەستەشی ستانان بەهاران ستانان کەمتر بەردەدرێ ئارێ وەڵا عادی باران سبێنان چۆخ داهینە دەرێ والله ساعات 6 بخۆم دێم 6 شتێکی دێم جاتا آخر دەبیتەوە دەبیتە حوت شتێک ئارێ والله بەس سێری قاسمی لەخنە بابلێن گوندیت کەشە ناوڵە بەس قاسمیە بەس قاسمیە ئارێ والله گاڕان لە کەم جیامە لەبەرەوەی چێرکەم ئەزگارە قاسمیە چێران باش ئارێ والله لەخوای بەزیاد ماڵاتی گسکەی لێنێ بەس سێلە بەس سێرانەیە ئارێ والله عیبینە قەلب ساغبی سەلامەت بیارە تەندروست باش بی ئینشاءالله ساود مازەکەم خوای گەورە لەش ساکا سەلامەت بیارەبی نۆبەتە گاڕانت هەر خۆش بی سەلامەت بی لە خزمەتی پێناوێ خێر بێن سەر چاوان هێواری میوانی مە یا ڕەبی تەمەند درێژ لە خزمەت بین تەکلیفەکەت هەموو شتەکە چاو مازەکەم كما وانقد الرزانة وواتي نزار قول كما وانقد الرزانة ريزي البرشما سازة دسخيت دسمانة تسخرنا ودسيخوم ما تشولاي بيقانا تسخرنا ودسيخوم ما تشولاي بيقانا خۆشەویستانی بەرنامەی ئاوایی ئەوەی لە عەڵقەی ئەوجارە بینەر بوون کە سەردانی گوندی قاسمیمان کرد بوو لە دەشتی هەریرێ لێرە بینەری بەرگە و بەرنامەکانی ئەوجارە بوون بەرنامە ئەوجارە بە کۆتا هات کە لە گوندی قاسمە بوون جارشکە بە بیرتان دێنەوە کە پرسیارمان کردیا ئێوەی خۆشەویست دەتوانن لە کۆمنت وەڵام بدەنەوە خاوەنی کۆمنتی ڕاست دەبێتە خاوەنی
خەڵاتی ئەو جارە هەروەکو حەڵقەکانی ڕابردوو تا بەرنامەیەشتر و تا ئاوایشتر بەخواتان دەسپێرم خواتان لەگەر